سپاس بۆ ئامادەبوونتان بەڕێزان بە پێویستمان زانی ئاماری ساڵی 2019 بۆ بەڕێستان و بۆ هاوڵاتیانیش بخینە ڕوو بەراوردی چشمان کردو لەگەڵ ساڵی 2010 ئێستا وا بۆتانە خوێنمەوە کە ساڵی 2010 ڕێژەی تاوانەکە چەند بۆ و لە 19 بۆ بەچەند کوشتنی بانقاس لە ساڵی 2010 68 حاڵەتمان هەبووە لە ساڵی 2019 56 حاڵەت تۆمار کراوە خۆکوشتن 66مان هەبوو لە ساڵی 2010 لە ساڵی 2019 55 حاڵەتی خۆکوشتن هەبووە هەوڵی کوشتن 294 حاڵەت هەبووە لە 2010 لە 2019 210 حاڵەت بووە لێدان بە ئەنقەست 1785 سکاڵا تۆمار کراوە لە 2019 1905 حاڵەت تۆمار کراوە خۆسووتاندن 28 حاڵەت لە ساڵی 2010 تۆمار کراوە لە 2019 27 حاڵەت بووە هەڕەشەکردن 1306 بووە لە ساڵی 2019 1318 دزیکردن لە تاوانە قورسەکان لە 2010 295 بووە لە 2019 289 حاڵەت بووە ناپاچی لە ئامانەت 195 حاڵەت بووە بۆ ساڵی 2010 بۆ ساڵی 2019 بۆ بە 219 حاڵەت فێڵکردن 747 حاڵەت بووە لە 2010 لە 2019 بۆ بە 841 حاڵەت یاسای چەک هەڵگرتنی چەکی بێمۆڵەت 383 حاڵەت بووە لە 2010 بۆ 2019 بۆ بە 649 حاڵەت دیارە ڕێژەکە بەرزە سوالکردن 58 دۆسیەی سوالکردن و خەڵک گیران هەبوو کام دۆسیانە هەیە دە کەسی تا گیراوە لە ساڵی 2019 بۆ بە 40 حاڵەت قمارکردن 170 سکاڵا هەبووە لە ساڵی 2019 بۆ بە 151 تاوانی زیان لەسەر تەندروستی گشتی 2010 2 حاڵەت بووە بۆ 2019 بۆ بە 7 حاڵەت ساختەکردن 167 حاڵەت هەبوو 2010 2019 بۆ بە 332 حاڵەتی ساختەکردن ساختەکردن لە مۆر و پول و هێما 23 حاڵەت هەبوو لە 2010 لە 2019 بۆ بە 52 حاڵەت هێرشکردنە سەر فەرمانبەر 230 حاڵەت هەبووە لە 2019 بۆ بە 269 حاڵەت لێخوڕینی ئۆتۆمبیل لەسەر کاریگەری مەی خواردن 269 دۆسیەمان هەبووە لە ساڵی 2019 بۆ بە 327 دۆسیە لێخوڕینی ئۆتۆمبیل بە بێمۆڵەت 1629 حاڵەت هەبووە لە 2019 بۆ بە 2012 حاڵەت خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی 494 حاڵەت هەبووە لە 2019 642 حاڵەت تۆمار کراوە کوشتنی بە هەڵا 10 حاڵەتمان هەبوو 2010 لە 2019 بۆ بە 13 حاڵەت واتە لە یەکی 2009 تا سیویەکی 12 2019 9648 تۆمەتبار لەلایەن بەڕێبەرایەتی پۆلیسی سلێمانیەوە دەستگیر کراون و دراونە دەتە دادگاکان ئەمە ئاماری بەشی پۆلیسی گرتن و گواستنەوەی سلێمانیە کە ناوی ئەم تۆمەتبارانە لە لیستی بەندکراوەکاندا هەبووە یەک دیاردەکان کە زیایی کردو ئەوەی ئەمە تێبینیمان کرد وەکو پۆلیسی سلێمانی دیاردەی فێڵکردن و دەستبڕین بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردو هەندێکیان لە پێشانگای ئۆتۆمبیلەکانە کە ئۆتۆمبیلەکان بە قیستێن و لە بینی خۆیانە هاوڵاتیان بە قیستی درێژخایەن ئۆتۆمبیلەکەن دواتر کەسی کڕیار قیستەکان نایەت ناچار بە هەر هۆیەک بێدیان سکاڵا تۆمارەکەن بەوەی کە ئۆتۆمبیلەکان براوە یا بە فێڵ براوە ئەو حاڵاتانە زیایی کردووە لە کۆی ئەو 9640 کە بۆم باسکردن 1105 کەس لەم تۆمەتبارانە بە تاوانی دزی جۆرە و جۆر دەزیر کراون و دراونەتە دادگاکان بابیریشمان نەچێ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی لە هەڵکشاندایە ئەمەش پێویستە لایەنی پەیوەندیدار و سەرجەم دەستگاکان کارکەن بۆ کەمکردنەوە و بنەبڕکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی ئێستا نووسراوێکمان ئاڕاستی وزارەتی ناوخۆ کردووە کە بۆ ساڵی 2020 دیاردەی قمارکردن گشتگیر بێت لە هەر شوێنێک هەبوو بڕیاری دادوەر وەرگیرێت و داخرێ و ئیجراعاتی یاساییان لەگەڵا بکرێت نەوەڵا ئەوە حاڵەتەکان ئەومە تۆمار کرا ئێمە کۆبوونەوەیەکمان کردو و وردبینیمان کردو لەسەر حاڵەتەکان لە هەندێک شوێنە ئەگەر خەلەلێک هەبێ یا کەمی کارمەند هەبوو بێ یا شتێکمان بە پێویست زانی بێ بۆ گەڕەکەەکانی شاری سلێمانی یەکێک لەوانە کە کامێرەی چاودێریە لە 2020 هەوڵێن تەواوی شاری سلێمانی بچێتە ژێر کۆنتترۆلی کامێرەی چاودێریەوە هەندێشتی تریشمانەیە کە داوای کارمەندمان کردووە کە داوای ئەجیزەی تەتەورمان کردو ئیشەڵا بۆمان بکەن و ئێمەش بتوانین خزمەتی خەڵکی پێ بکەین.